سەرجەم ئامادەکاریەکان کراون بۆ هەڵبژاردنی پەرلەمانی پێشوەختەی عێراق. دیارە ئەبینین بارودۆخی عێراق لە ڕووی سیاسیش و لە ڕووی ئەمنی شەوانی بە کۆمەڵک هەوراز و نشەی زۆراتی ئەپەڕێ، بەڵام تا ئێستا کۆمیسیۆن ئامادەکاریەکانی کردووە، دیهەتی حکومی هەموو پاڵپشتێکی دەربڕیوە، لەگەڵەوەی پارتە سیاسەکان ژمارەی زۆریان ئامادەی تەواویان دەربڕی و لە قۆناغی ئامادەکاری و بەرەو هەڵمەتی هەڵبژاردن ئەڕۆن. بەڵام ئاشگاداریشینانی هەندێک پارتی سیاسیش بە تایبەتی وەکو کوتلەی سەدر کە بانگەشێواکەن کشاونەتەوانێت کە ئەمڕۆ هەندێک لایانی سیاسی بەڕسمی داوان لەو پێکاتەوە لیستانە کردووە کە ئیعلانی کشانەوەیان کردووە کە بەڕسمی کۆمیسیۆن ڕەفزی کردوەوە، چونکە کاتێک ئەوان داوای کشانەوەیان کردبوو دەرگای کشانەوە داخرابوو، چونکە ناوی کاندیدەکانیان لە بازنەکانە تۆمار کراوە لە وەرەقەی دەنگدانە لە بەرۆی کاتی کشانەوە بەسەر چوو بوو. بۆیە تەسەورەکەم لە چرکە ساتەکانی ئەخیرە ینی ئەو هێزانەش جارێکی تر بگەڕێنەوە بەناو پرۆسی هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردنیش لە عێراق ئەنجام ئەدرێت ئینشاءالله. بە دڵنیایی باوەڕ ناکەم لەسەر نەکردنی هەڵبژاردن کاریگەریە بێت، بەڵام کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانە ئەبێت، چونکە بە تایبەت هێزێکی وەکو سەدر لەواچێ ژمارێکی زۆر لە دەنگدەری هەبێت لە بازنەکانی بارزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق، بەڵام ئەگەر بێت و ئەوانە سیحام نەکەن هەم کاریگەریە بێت لەسەر ڕێژەی بەشداریکردن هەم لەواچێ بە قازانجی هەندێک هێزی سیاسی تر بشکێتەوەوانی. بە دڵنیاییەوە پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە، بەڵام ئەوەی کاوە گوتم تا ئێستا ئاماژەی پێکرێت کۆمیسیۆنی عێراق و حکوومەتی عێراقیە سەرجەم ئامادەکاریەکانیان کردووە و ئومێد دەکەم یان ئینشاءالله هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ و عەلەقەل بارودۆخی ئێستای عێراق بچێتە قۆناغێکی پێشکەوتووتر، چونکە هەمومان نەزانین ئەمە یەکەم جارە بەنسبەت وڵاتێکی وەکو عێراقەوە کە سیستمی هەڵبژاردن تیا ئەگۆڕێ، کە پێشتر سیستمی نوێنەراتی ڕێژەیی بۆ ئێستا کراوە بە سیستمی زۆرینە کە جۆری سیستمی تاکدەنگی نەگوێزراوە بەکارهێنرێت و کاندیدەکان لەسەر ئاسی تا کاندیدی نەک لەسەر ئاسی حیزب و قەوارە و سیاسی. بۆیە ئەم جارە پێویستیمان بە هۆشیاری هاوڵاتی زیاتریشە، چونکە هاوڵاتی دەنگەدات بە کاندیدێک نەک بە هێزێکی سیاسییان بە حیزبێک کە پێشتر لە کارتی دەنگدانە بەهۆی ئارم و لۆگۆ و عەلەمی حیزبەکان و ئەمان ناسیێوانێ، کە ئەمە ئاستێکی باش لە هۆشیاری هاوڵاتی زیاتری ئەوێت. لە ڕاستیە معلوماتم لەسەر ئەوە نییە، نەشم بیستوەکەیانی تورکیا گروپێکی چەکداری نرد بێنیان دێت، چونکە ئەوە گەر بەو شتێ بۆ شێوەیە ڕاست بێتەوە مانای وایە وڵاتێکی وەکو تورکیا وەکۆڵێ دەستکاری یاخۆ تەداخولەکان لە سیادی دەوڵەتەکە کە ئەمە لە ڕاستیە لە ڕووی قانونی و دەوڵەتی و ڕێگە پێدراو نییە، بەڵام هەمومان نەزانین ینی عێراق ژمارەیەکی زۆر لە هێز و میلیشای چەکداری تایە کە لەلایەکەوە هەمیان خۆیان بە هێزی نیشتیمانی ئەزانن، بەڵام هەندێک جار لەلایەن هەندێک هێز و لایەنی تایبەتەوە هەندێک لەو هێز و میلیشایانە تاوانبارەکرێن و تۆمەتبارەکرێن بە وەلایەن بۆ وڵاتێکی ئەقلیمیانە، بەڵام من ئومێدەوارم ینی ئەم شتە ڕوو نەدا و کار نەکاتە سەر بارودۆخی ئەمنی و ببێتە هۆکاریەوەی کە خوانەخواستە هەڵبژاردن لە عێراق پەک بخرێ. هەموو ئەو ئاماژانەی کە هەتاوەکو ئێستا هەن بەو ئاراستەیە ئەڕۆن کە ئەو هەڵبژاردنە ئەنجام ئەدرێت. لەبەرەوەی کۆمیسیۆن هەموو ئامادەکاریەکانی بە شێوەیەکی زۆر باش ئەچێ بەڕێوە، چ ئەوەی پەیوەست بە کڕینی جیهازەکان و تاقیکردنەوەی جیهازەکان و عەقدکردن لەگەڵ شەریکات، چ ئەوەی پەیوەندی هەیە بە تەصدیقکردنی حیزبەکان و دانانی ژمارە بۆ پاڵێوراوەکان و بەردەستکردن بە ڕاهێنانکردن بە تیمی سەر سنووقەکان و هەموو ئەو شانی کە تشتی جەوهەرین و هەڵبژاردن بەوانە ئەچێ بەڕێوە. کۆمیسیۆن بە شێوەیەکی ئاسایی بە گوێرەی ئەو پلانی عملیاتی کە دایناوە ئیشەکانی خۆی ئەکات. تر نازانین ئاخۆ فاکتەری سیاسی و نێودەوڵەتی بێتە گۆڕێ یاخود ناوخۆیی ببێ بەهۆی ئەوەی کە دوا بخرێت. لە ڕاستیا کشانەوەکان تاوەکو ئێستا کۆمیسیۆن پەسەندی نەکردوون و پەسەندیشیان ناکات، بەڵکو لە لیستەکانە هەرمێنەوە و ئێسش دەنگۆی ئەوە هەیە کە ئەو هێزە کاریگەرانەی کە کشانەوەیان ڕاگەیاندبوو قسەی ئەوە هەیە کە جارێکی تر بەتەمان داخلینەوە پرۆسی هەڵبژاردن ببنەوە، بۆیە ئەوانە ئەگەر بەشداری پرۆسی هەڵبژاردنیش نەکەن لە دوای هەڵبژاردن لەوانەیە وەکو ئالێتێکی فشاری گەورە لەسەر حکوومەت کە دروستەکری و لەسەر پەرلەمان ڕۆڵیان هەبێت، ئەجینا پەرلەمانی هەر هەڵەبژێرێ و هەڵبژاردن هەرەکرێ بەبێ ئەوانش. خۆت دەزانیت هەڵبژاردن ململانەیە، بەرژەوەندیە، بردنەوە و دۆڕاندنە، بۆیە واریدە لە پێناوی یەکلاییکردنەوەی ناوچەیەک لەسەر ناوچەیەکی تر ناکۆکی و ململانەیە دروست ببێت، ناشرینکردنی پاڵێوراوێک و دەرخستنی جوانی پاڵێوراوێکی تر ئەو جۆرە ململانیانان دروست بکرێت، بەڵام لە ڕاستیە تاوەکو ئێستا نازانێت هۆکاری پشت ئەو جۆرە لە ناکۆکی و پشێوی و شتانی کە دروستە بێت پەیوەست هەیە بە هەڵبژاردنەوەیان پەیوەستە بە ململانەی سیاسی و تایفیەوە کەوانش خۆ تەزانی پشتێکی گەورەیان هەیە لەم جۆرە لە پشێوی. ڕاستیە هەڵبژاردننی عێراق ئێمە لە کاتی خۆیان کۆڕ و سیمیناری زۆرمان کردووە لەسەر ئەو تێبینیانەی هەیە لەسەر یاسای هەڵبژاردن، چ ئەوەی کە پەیوەندی هەیە بە لایانی داڕشنەکەیەوە، چ ئەوەی پەیوەندی هەیە بە جانبی هونەریەکەیەوە. وەلەو
توێژینەوانەیە کە کردومانە هەموویمان دەستنیشان کردەوە زۆر زۆرە لە ڕاستیە ئەوەی کە هەبوو ئێمە پێمان وا بوو کە پێویستە عەد و فەرز بۆ هەموو مەحەڵەکان بکرێتەوە لەگەڵ نەتیجەی ئەلکترۆنیشە چکم ئەتوانرێت و ئەگەر هاتوو نەتیجەکان وەکو یەکوا بوون ئۆتۆباندێکی نەتیجەی ئەلکترۆنیش پەسەند بکرێت ئەگەر وەکو یەکیش نەبوون نەتیجەی مەحەڵەکە پەسەند دەکرێتەوە ئەو کاتە شەفافیەتێکی زیاتر بەرجەستە ئەبێ و دەنگدەرانیش دڵنیا ئەبن لەوەی پرۆسەکە شەفافیەت و نەزاهەتی تایە کە ئێستا یەکێکە لە کێشەکانی دەنگدەری عێراقی کە جۆرێک لە گومانی بۆ دروست بووە لە هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن و زائیدەن کۆمەڵێک ئەوەی کە پەیوەستە بە ئەو سندوقەوە کە عەد و فەرزی بۆ ئەکرێت ئێمە پێمان وا بوو کە پێویستە ڕێگەی قورعەوە مەحەڵەکە دیاری بکرێت نەک بەجێبێ هەڵڕێ بۆ ئیجتیهادات لە ڕاستیە لەم دۆخەی عێراق و ناوچەکەیە لەوانەیە تۆزێک قورس بێ وەڵامی ئەو پرسیارە بینەوە